هەرێمی کارەباغ ناوکۆشیەکانی نێوان مۆسکۆ و ئەنقەرەی چڕچڕ کردوێتەوە و باڵوێزێکی پێشووی ئێران لە ئازەربایجان دەڵێت رووسیا قەیرانی هەرێمی ناگۆرنۆ کەرەباخ لە دژی بەرژەوەندیەکانی تورکیا لە ناوچەکە بەکاردەهێنێت. لە لێدوانێکیدا بۆ ڕۆژنامەی ئارمانی ئێرانی ئەفشار سلێمانی ڕایگەیاند رووسیا هاوڵاتیانی ئەرمەنی و سووری و ئەندامانی پارتی کرێکارانی کوردستان پەکەکەی لە هەرێمی ناگۆرنۆ کەرەباخ کە لە نێوان ئەرمینیا و ئەزەربایجان ناوکۆکی لەسرە نیشەجێ کردووە تا دژ بە تورکیا بەکاریان بهێنێت. سلێمانی جەختی کردەوە لە دوای تێکچوونی پەیوەندیەکانی نێوان مۆسکۆ و ئەنقەرە لە دوای خستنە خواروی فڕۆکە رووسیەکە لەلایەن تورکیاوە رووسیا ئەرمەنەکان دژ بە تورکیا بەکاردەهێنێت. وتیشی رووسیا لە هەوڵی ئەوەدایە لە ڕێگەی ئەرمەنەکانەوە نەهێڵێت ئازەربایجان لە ڕۆژئاوا نزیک ببێتەوە و لەو قەوارانەدا بهێڵێتەوە کە مۆسکۆ سەرۆکایەتی دەکات وەک یەکێتی ئابووری ئۆراسیا. هەروەها بە وتەی ئەو رووسیا بربەز لە بەردەم هەژمونی تورکیا لە باشووری ناوچەی قەوقاس دادەنێت. دیبلۆماتکارە ئێرانیەکە ئاماژەی بەوەش کرد رووسیا هاوکاری ئەرمینیا دەکات لە پێناو کۆنتڕۆڵکردنی خاکی ئازەربایجان. وتیشی مۆسکۆ توانای تەواوی نییە تا قەیرانی کاریگەر و هەمیشەیی لە تورکیا دروست بکات. بەڵام لە بەرامبەردا ڤلادیمیر پوتین سەرۆکی رووسیا تورکیای تۆمەتبار کرد بەوەی دەستپێشخەر بووە لە دەستپێکردنی شەڕوپێکەدانەکان لە هەرێمی ناگۆرنۆ کەرەباخ تا هەڵە و دەستێوەردانەکانی لە سووریا پێبشارێتەوە. لە سەرەتای شەڕوپێکەدانەکانیشەوە تورکیا هەڵوێستی و لێدوانی بەرپرسەکانی لە بەرژەوەندی ئازەربایجان خستۆتە گەڕ بۆ پێی هاوزمانی تورکیایە و دانیشتوانەکەیشی زۆرینەی موسڵمانن. لەو چوارچێوەیەدا ڕەجەب تەیب ئەردۆغان رووسیای بەلایەنگری ئەرمینیا تۆمەتبار کرد. وتیشی رووسیا دەیەوێت ببێتە لایەنێکی قەیرانی نێوان ئازەربایجان و ئەرمینیا هەروەک چۆن لە ئۆکرانیا و جۆرجیا و سووریا کردوێتی. هاوکات ئەحمەد داود ئۆغڵۆ سەرۆکوەزیرانی تورکیا جەختی کردەوە کە وڵاتەکەی تا کۆتایی جیهان پشگیری لە ئازەربایجان دەکات. هیواشی خواست دەسەڵاتدارانی یەریڤان هەنگاوەکانی باکۆ بگرنەبەر لە گەیشتن بە ئاگربەست. ئەوە لە کاتێکدایە کە لە کۆبوونەوەیەکی نێوان سێرگی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا و هەردوو وەزیری دەرەوەی ئێران و ئازەربایجان کە لە شاری باکۆ ئەنجامدرا لاڤرۆڤ ڕایگەیاند حکوومەتەکەی هەموو هەوڵەکانی بۆ گەشتن بە ڕێگەچارێکی سیاسی لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان سەبارەت بە قەیرانی ناگۆرنۆ کەرەباخ دەخاتە گەڕ. لە شەڕوپێکەدانەکانی ئەم دوایی نێوان سوپای ئەرمینیا و ئازەربایجاندا 75 کەس لە هەردوو لا کوژران و حکوومەتی باکۆش لەسەر داوای کۆمەڵگەی نەدەوڵەتی ئاگربەستی تاگلایەنەی ڕاگەیاند. کاروان شێخ موحسین MRT